سڵاوت لێ بێ دەمەوێت بزانم کێشەتان چییە و لە کاتژمێر چەندەوە لێرەن و ژمارەتان چەند کەسە؟ بەڵێ پێشەکی بخێر بێن ئەم تقریبا وڵات 100 تانگەری خەڵکی منتیقی و دەوروبەری و لاناس خەڵکی و گوندە و ئەو منتیقینە داواتکە شۆ لێ بدەنەمە شۆ لێ نادەنەمە شۆ تورکی ئیرانیت بارکە شۆ لێ نادەنەمە باشە بۆ ئیشتان نادەنێەوە هەوڵتان داوە پەیوەندیتان بە کۆمپانیاوە کردووە؟ بەڵێ ئەوە 2 ساڵە ئەم قانونی و ئەم گە کۆمپانیەت ئەوە ڕێنیشت بەس هەیە بێژم باشە 2 ساڵە هیچ داواکاریمە جێبەجێ نەکردنە. باشە هیچ شۆفێرێکی ئەم ناوچێ لەو پاڵاوگەی کار ناکاتن؟ وڵای وەخت گوندی یارمجێ و دەوروبەر نەخێر کەس چیستان کرد لە هەمەست سۆن نییە. ئەوە وەکو بار هەڵگر با بڵێن نەفتی خام بگوازنەوە خام بنزینە گازە نەفتە ئەدمیم تانکەر گرنگەوەی کارێکتان پێ بدەین. مهم ئەوە بە شۆلەکە هەبیتدا چابیتە ئەم ئامادەینە بگوێزنەوە. زۆر باشە من دەمێت یەکێکی دیکە لەو شۆفێرانە بدوێنم بزانم کێشەتان چییەوە؟ دەبرا کێشەمەوەیە ئەم هاتمانگە ئەم پێوە بوومە وتر بێلانە بوومە دامەزرێنن بوومە شۆلەکە بدەن ئەمە دامژێکی و خەڵکە بێش نەبین خەڵکە هەیە دەوروبەرێ ئاکرێ و دووک و زاخوتن لێرە ماندووبیەت کە شۆلن نادەنەمە شخصێکی دیکەژی عەرەبە باشە بە ناوی کەس نێنین دەکرێتن ئەوانیش کار بکەن بەڵام کار بەیەوە بدرێت زۆر ئاساییە من نەوێتن ڕستکە هیچ کەسێکی ببڕین ما دوێتن ئەمژێکی و خەڵکەی بێ شۆڵ نەبین هەموو کەسێک شۆڵکەتە. باشە بەرپرسی کۆمپانیاکە پاڵاوکە پەیوەندیان بێوە کردووە هیچ خۆتێ حەتانوکە نەخێت کەستە ناتێسە ئێوە چەند کاتژمێرە لێرە؟ تقریبانەوە 2 ساعت دەبی 2 ساعت بەس ئینشاءالله بەر نادەهاتە داواکاریامە چێنەکە یعنی ئەنگۆ بەس ڕێ لە بار هەڵگرەکان دەگرن؟ بەڵێ سارە کچکە هیچ مشکلە نییە تاوەکو داواکاریتان جێبەجێ نەکرێت ئەگەر جێبەجێ نەکرا چی دەکەن؟ وڵا هیچ باشەوەی لێ ڕاستین ڕێکی بەر نادەن. زۆر باشە سوپاس دەکەم ئەوەی گوێتان لێبوو قسەی دوو لەو شۆفێر بار هەڵگرانن کە لە سنووری و گوندانی نزیک پاڵاوگەی لانازن ئەوان داوا دەکەن وەکوش هەر شۆفێرێکیان هەڵ بار هەڵگرێکی دیکە کاریان پێ بدرێتن بۆ ئەوەی ئەوانیش ببنە خاوەن کاری خۆیان لە سنووری ناوچەکەی خۆیان.